گەرەکمان هەست یەکێ لە خەمبارترین بەیتەکان واتە بەیتی سەیداوان بهێنینە ئاراوە و لەبارەیەوە بدوین. تراژیدیایەکی خۆش کە بەڕاستی ئەگەر هەمومان گوێمان لێبێ یا بیخوێنەوە چێژ و لەزەتی لێبێ. ئەگەرنەوە کە لە سەردەمی کۆندا عەبدولعەزیز ناوێ هەبوو کە چاوێکی کوێر بوو و لە خێڵیدا سنیان بوو. عەبدولعەزیز سێ کوڕی بوو، نەچیرەوان، مەلکەوان و سەیدەوان. وەکە سەیدەوانی لە خۆم ناوە بەسم فەنجی شەش خاوە ڕووناوە هنکەمەوە چیاوە مەغڵوبی داوە سنیاوە ناکەمەوە ڕاوە هاوی نێریە بە لە کوورە و بەهارێک لە منداڵی عەزیزەکەیە. عەبدولعەزیز و کوڕانی ئەوینداری ڕاوکردن دەبن. جارێکیان عەبدولعەزیز لە خەودا دەبینێ کە دەڵێن چارەنووس هاتووتە خەوی و وتوویە تۆ هیچ کات ناتانی بووکی خۆت بهێنیتە ماڵەوە. لەبەرەوە کە بەرەنگاری بکە لەگەڵ چارەنووسا بەڵێنەدا هەتاکو بە یەک جارە سێ بووک بهێنێتە ماڵەوە. بووکی یەکەم داوا ئەکا بۆ کوڕی گەورەی. خەڵک داوەتەکا و بڕیارەکە زەماوەند و گۆڤەندێ بکەن. بەل لەوەی کە زەماوەندەکە دەست پێ بکرێ هەواڵەهێنن بۆ عەبدولعەزیز کە کوڕی گەورەی مردووە. عەبدولعەزیز لەبەرەوە کە میوانان دڵیان نێشێ و زەماوەندەکە تێک نەچێ ئەڵێ ئەو کچە مارە بکەن لە کوڕی دووهەمم. بەڵام بەر لەوەی کە زەماوەندەکە نەگاتە نیوە کوڕی دووهەمیش ئەمرێت. ناکەمەوە هاوی بەرانە شێویانە و بەهاوارێک لە منداڵی عەزیزەکەیە لە دنیاوە یم بەهارە بوو سبهاوا هريكا من بالوزا خوابا من نسوم وسر خبريا وكا سيدواني لمن شندبو ششبروش الليلو هنقزيدو هوا مسي قلنا نوروزا شربي من لفاز. عەبدولعەزیز کاتێ بیسێ کە کوڕی دووهەمیشی مردووە بڕیار ئەداکە کوڕەکەی بە ئەسپایی ئەسپەردەی خاک بکەن و بووکمارە بکەن بۆ کوڕی سێهەم سەیدەوان کە زۆر خۆشیشی ئەویست. هەرواش دەکەن زەماوەند دەکرێ و بووک ئەگۆزنەوە و ئەیهێنن بۆ سەیدەوان. عەبدولعەزیز لەبەرەوەی کە زۆر ناڕەحەتە کوڕانی لەدەستداوە چەکی خۆی هەڵەگرێت و ئەڕوا بۆ ڕاو هەتا بە ڕاوکردن تۆزێ بحەسێتەوە. کاتێ ئەچێتە ئەوێ لە بەرسێبەری دارێک دانیشتووە و خەریکە سەویلەکەی ئەکێشێت. لە دوورەوە ڕدێنی بەرازێک ئەبینێ. وازانێ کە بەرازە و ئەبێ بیپێکێ. چەکی خۆی ئامادەکا و لە بەرازەدا. کەچی کاتێ ئەچێتە بەرەوە ئەبینێ ڕووشووی ڕەشتیەکەی سەیدەوانە و ئەم سەیدەوانی پێکاوە. هريكا لمن شندنويني يا ربي خدايا يبوا وانا بكينا بالصبريني كسان يقنبوا بلا عبدولعەزیز داستنية هندسيت فنجد وربيا شعبي داسوس تشوير بيكواني سوتني لا نشكي بيقامتي هم فلان في تشير بشتيني اوكا كويكا كسيدا واني. بەڵازیزان بەم شێوەیە عەبدولعەزیز هیچ کات ناتانێ بووکی خۆی بهێنێتە ماڵەوە و بە ناکامی منداڵان یەمرن. هەستێک کە عەبدولعەزیز هەیەی لە کاتی لاوانەوەی سەیدەواندا تراژیدیایەکە کە لە ئەدەبیاتە تکنیکێکی تایبەتی هەیە بەناو مثالی داستانی کە بەڕاستی ڕازێنەری ئەو چیرۆکەیە. هەروەها ئەوەندە غەمبار و دڵتەزێنە کە کاتێ بیسەر یا خوێنەر ئەی خوێنێتەوە یا گوێ لێگرێ هەستی ئاورژێت. پەیامی یەکەمی ئەم داستانە ئەوەیە کە ئەگەر کەس لە خۆبایی بێت و مەغرور بێت هیچ کات هیچ کارێکی بە پێشەوە ناچێت. دووهەم ئەوەیە کە دەبێ پشتیوانت خوای گەورە بێت و ئومید و ئیمانت بەخوا زۆرتر بێ و لە هەمووی گرنگتر ئەوەیە کە دەبێ هەر کارێکەکەیت ئاخرەکەی لەبەرچاو بگریت. کەوابوو داستانی سەیدەوان هەموو ئەم پەیامانەی تێدایە.
هیوادارم من بەرنامەش بە دڵتان بوو بێت هەناسە خەیاڵێکی تر کە دێمە خزمەتان ماڵاواییتان لێکەم خوا یار و یاوەتان